هي كم عوجارة لحظة ما بسم الله الرحمن الرحيم. صلاة له لا يكتم بخير وشكورا برزكانم من بكر حمد صديقم باريزيري كيسي جمال الدوسو بشوار 2000 اتحادية 2023 لبدن دقاي اتحادي بالا العراق درجة كان لا تشاردي نوي 2023 دعوة كمان تومار كدوا دعوة كاسي كسي بريز كيسالي حاضر أبدا لو كانت يعني بومن كدوكم سي موظف كاك عدالة الرحيم كاك حيدر محمد عثمان كاك بخاري جميل أمس برزة وكانت يعني بومن دكتور بوم محامي أوان ولا جاتي همو أو ما مساو متشكورة برزاني كدوسانيش أم دعوة من بينيوا ولا جاتي هلا يعني وتقديرا وكو تقديري كشبوا جهدو أولو كوشاني ما مساني نارازي وهروها متشكوراني بشكراو وخان نشيناني بشكراو وأنداماني شبكة دكتور كومالاتي أم حكمان برد بدم دادجا بنا لسر طلبي راستوخي جنابي إمداري قشتي في إسلامي كردستان كأما طلبي شيء رسمي ولا لا أنا مش بشرف وورم قرد ودعوة كمان تمارك اللي بدم دادجا دواي دومان لس ماني ينزي 2023 عنده دومان دعوة لدعوة كي إما برياني ستانداديش كيزما مسينا رازي لقيت مسخور أو أنش دعوة قيد كرد دواي أوي كواد دو جلسة لدعوة كار تيبري جلسي سيما دادگا بریاریا بتوحيدکردنی هەردوو داواکە لەبەرەوەی کەوا شخصەکان و بابەتی داواکە و ئەو شخصانی کە داوایان لەسەر کرابوو بەڵێ شخصەکان داوایان لەسەر کرابوو یەک هەزمون بەپێی قانون دەکرێت داواکە تەوحید کرێ و داواکەش تەوحید کرا بە یەک پاکێج بینرا و بە یەک پاکێجیش مناقەشە و شتی لەسەر کرا. ماجرایەتی داواکە 4 جلسە بوو لە جلسەی پێنجەمە قەراری تێدا دەرچوو کۆمەڵێک دفوعات و کۆمەڵێک لایحە تەقدیم کرا ئێمە وەڵامی لایحەکەمان هەموو بە شێوازێکی پیشەیی و میهەنیایەوە حول لا يحلماوي بينز بانغ تسليم بيا مكراوة دوانيا هي أنجمني وزيران دوانيشان هي وزارتي داري حكومة عراقي فيدال دوانيشان هي رقابي مالي حكومة عراقي فيدال دفع كاني أوان باسي شكلتي داد جابو وباسي بابتي دعوة كبو أما بو كساني كباريزرن ياخد دعوة كاري قشين برزان لصنفي دابوري برزن لم بابتتي دكان ومن حزناك المتمنى ونورج أم موضوعات كموضوع سياسي بحتة هذيك في عندي بكمال الدفوعات ولاندانو هيك ما ندوين لقلها براستي دواين جار لدفوعات أخيرة يعني أوتيان إيما دستوري عراقي خروها قانوني موازنة وياسكاني ذكر رجال إيما دقرين كبارب وهريم بنيرين لكو تقصي إيما شيء موجود ما دام ويا يو إثباتا كذا يوم مانع لنادني باربو مشكوراني هرمي كردستان لبروا كخوتان إدعاء كان دلنا دستور قانوني موازنة رجال يمنعه بلاد شو دستور وش قانوني موازنة وباسكرني أو برجانش كلا قانوني موازنة هاتوا بس من لو كنت كبفعلي قانوني موازنة رجايا نجرجايا إلزامي حكومة اتحادي وحكومة هرمي كردستان دكات كبيانات تقديم كان بيانات كان رازبه ودروز به ومنقح به وتنسيق شيء خراب كان بو أوي كواب راستي متخبران هرمي كردستان لكاتي خويا معاش وردقلن لكو تايبر على كده دادجا وشوازبو كي معرزي دعوة كمان تسرسل خارجي سالتشي بو كمان مسألة دعوة كدني أو معاشاني كندراوة كهندي برادر استغلالي أو حالتين يعني كانوا بداخل قسي كانوا يتوكاش عندش لايق إخواني ولايق إيمجني للراستيا إما دعوة ما كده كأو متين دراوة بدري وأوش كلموا دوا دبيت الكشة دادجا رجعنا دبيت الكشة قانون الموازنة وكل جوجة كره وحسمي أو صراحة كريك بين حكومة اتحادي وحكومة عراقي فيدرالية هي حكومة عراقي فيدرال وحكومة هرمي كردستان هي بو أوي موظف النبي القرباني أو صراحة كحية ونخوش بختانا بريارك بشوازك دتشوك اللي برجوندي متشكران هرمي كردستان مع مسايرين ناراضي برزي سرشقاني هرمي كردستان كزور ما عندوش شكدون كليرو دسخوشيان ليكم أو بشتواني أو بالراسية وأو شو بدأ برزانش كلجل إيام دا بشتوان نبون وبتاعي دسي في شيء قلتوا إسلامي كردستان كلجل ما نبون لجرس كنا وجروبي برلمانتراني قلتوا لبغداد هاوكاري في باش ما نبون وأو دستيش كدستي كيسيانا كيو بيكو لا يحكم عن نسيو كتاي بيحت استشهد برزق ساري كم نخزن مثلا أحبا كل دعاء أو برسالة دعاء أو برسالة كم
بەخێر هاتن برایانی خۆشەویستان، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاسی تایبەت من بە ناوی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان، سپاسێکی مستحق و تایبەت بۆ برای عەزیز و پەرلەمانتاری پێشوو و پارێزەری ڕاوێژکاری سەرکەوتووی دیار بەڕێز مامۆستا بەکر حەمەد سدیق کە لەسەر داوای بەڕێز ئەمینداری گشتی و فراکسیۆنی یەکگرتوو ئەم داوای تۆمار کردووە. ئەو بەڕێزانەشی کە لە لایحەی داواکە داوایان تۆمار کردووە بە حەقی شەخسی کادری یەکگرتوون بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان شانازیەکە کە توانی داوایەک لە مەسلحەتی خەڵکی کوردستان بباتەوە و ئێمە لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن بەڵێنی ئەومان بە خەڵک دابوو کە دەسەڵاتە فیدراڵیەکان بەکاردێنین دژ بەو کەم و کورتی و گەندەڵی و خراپەکاری حکومڕانیی کە لە هەرێمی کوردستان هەیە و ناشرینترین شێوازی حکومڕانیش کە لە هەرێمی کوردستان هەبوو بەداخەوە بریتی بوو لە سزادانی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەشکاندنی کەرامەتیان و سوکردنیان لە بەردەم ژن و مناڵ و دراوسێ و خاوەن ماڵ و کرێچی و مۆلیدە و سۆپەرمارکێت و هەموو شوێنەکانی تر. ئەم وردکردنەی کەسایەتی مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان کارەساتێکی زۆر گەورە بوو بەسەر کۆڵی خەڵکی هەرێمی کوردستانەوە، دژ بوو بە کۆمەڵێکی زۆر لە بنەماکانی دەستور. خەڵکی کوردستان پێش لەوەی پەنابەرێ بۆ هەر دەستگایەکی فیدراڵی کە ئەوە مافێکی شەرعی خۆیەتی ماوەی 30 ساڵ زیاتر مۆڵەتی دا بە حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانێت سیستەمێکی سیاسی و ئابووری تەندروست دروست بکە کە تایە خەڵک برسی نەکرێەوە کەرامەتی نەشکێنجێ و خەڵک ناچار نەکرێت کە لێرەوە خۆپشاندان بکە پەنا بۆ سەرۆکوەزیرانی عێراق ببە بۆ ئەوەی کە ئینسافی بکە لە دەستی ئەو کەسانەی کە کەسی خۆینی حکوومەتی خۆینی و خوێنیان بۆ بەخشیوە و قوربانی گەوریان داوە تاوەکو ئەم بەڕێزانەیە لەسەر دەسەڵات بوون. لێرەوە ئێمە تاکید لەسەرەوەکەین کە ئەمە دەواازەیەکی زۆر گرنگە، دەستپێکێکی زۆر گرنگە، ئەمە تەنها سەرەتایە بۆ چارەسەرکردنی کێشەی زۆرێک لە چین و توێژەکانی تری هەرێمی کوردستان کە ئەوانش بە هەمان شێوە بوونەتە هۆی خراپ ڕێکخستنی حکومڕانی و خراپ دامەزراندن و ڕێکخستنی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی. ئێمە هەمیشە وتومانە لە قسەکان و لێدوانەکانمانە هەردوو حکوومەت خۆیان ئەدزنەوە لە بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان و بەرامبەر بە برسیکردنی خەڵکی کوردستان و لە ئەم خولەی کە هەڵمەتی مامۆستایان چوونە سەر شەقام بەندە لە مداخلەیەک وشەی برسیکردن بەکارێنا حەلبوسی کە ئێستا بە سەرۆکی پەرلەمان نەماوە ئەسڵەن هەموو مداخلەکەی منی سڕیەوە لە پرۆتۆکۆلی پەرلەمان بە شێوازێکی نایاسایش لە دوای تەواوبوونی دانیشتن مۆزەفێکی ناردبوو کە و لێدوانەی من بسڕنەوە، بەڵام ئێمە سوور بووین لەسەرەوەی خەڵکی کوردستان فعلەن برسی ئەکرێ، فعلەن کەرامەتی ئەشکێنرێ و هیچ مادێکی دەستوری ڕێگە بە هیچ حکوومەتێک نادا هیچ پاسایە بدۆزێتەوە بۆ ئەوەی کە کەسێک لە کەرتی گشتی ئیشەکە مافی خۆیەتی و مناڵەکانیەتی کە بە کەرامەتەوە بژی موچەی خۆی وەرگێ تۆ ئەم موچەی لێ ببڕی. ئەمە سەرەتایە بۆ ئەوەی کە کێشەی وارثانی شەهیدان چارەسەر ببێ، کێشەی زیندانە سیاسیەکان چارەسەر ببێ، واتە هەموو ئەم مەسئلەیە تەنها بۆ موچە نییە، تەواوی ئەو ئیستیحقاقاتە داراییانەی کە خەڵکی کوردستان هەیەە وەکو بەڕێز جەنابی پارێزەریش ئاماژەی پێکرد وەکو تۆڕی شەبەکەی کۆمەڵایەتی و زۆرێکی تر لەوانە زیندانیانی سیاسی وارثانی شەهیدان هەموو خەڵکانەی تر کە امتیازاتێکیان هەیە لە حکوومەتی عێراقی بەداخەوە خەڵکی ئێمە لێرە گیری خواردەوە بەدەست ئەوانەوە. من تەنها نمونەی ئەوەتان پێڵێم کە 4 ساڵە من لەسەر هەموارکردنەوەی قانونی زیندانە سیاسیەکان کارەکەم بە بێدەنگ بۆ ئەوەی زیندانە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە ئەنفالەکانیش لە ضمنی ئەوانن بەڕێزان، ئەمە بەس باسی تەنها تەبەقێکی سیاسی محەدد نییە، خەڵکی هەڵەبجەی شەهید و شارەزور و هەورامان کە ئاوارە بوون بۆ ئێران لە دوای کیمیاوی لە ضمنی ئەوانن، ئەم حەقە لە 2013ەوە جێگیر کراوە لە قانونێکی ئیتیحادی تا ئێستا سەرف نەکراوە. ئێمە هەمواری یاسای زیندانە سیاسیەکانمان کردووە بۆ ئەوەی هەموو واریسانی شەهیدان و زیندانیانی سیاسی حەقیان وەکو ئەوە بێ کە لە بەغا ئەدرێ، لە بەغا 1,250,000 ئەدرێ، لێرە 500 ئەدرێ، ئەویش نیو ئەدرێ و ڕوب ئەدرێ و 2 مانگ نادرێ و 3 مانگ نادرێ. کۆمەڵ امتیازاتی تری زۆریان هەیە زیندانیانی سیاسی و واریسانی شەهیدان هیچی لێرە جێبەجێ ناکرێت. ئێمە کە بەرپرسیارەتی نوێنەرایەتی خەڵکمان گرتووەتە ئەستۆ، ئێمە ئیشمان لە بەغدا دیفاعکردن نیە لە گەندەڵ، دیفاعکردن نیە لەو کەسانەی کە 30 ساڵە حکومڕانی ناتەندروست دەمەڵاتە بەڕێوەبە. نوێنەرایەتی ئیڕازگۆی سادقانی ئێمە ئەوەیە نوێنەری ئەو خەڵکە بین کە مەحرومەکرێ و سوکایەتی پێکرێ و مافەکانی زەوتەکرێ، لە کاتێکیشە سەرخان و ژێرخانی ئەم وڵاتە تاڵان نەکرێ، هەمووی بە کۆمپانیا ئەدرێ. چ سیستەمێکی حکومڕانی هەیە لە دنیا
پارە گیرفانی حیزب بێ بەشی حکوومەتی لێبە. ئەمە مۆدێلی هەرێمی کوردستانە. پارە لە گیرفانی حیزبایە بەشی حکوومەتی لێدا. ئەنجا ئەگەر بەشەکەی باشدا ئەڵێن بەشی موچە کار نەیە ئاڵا بەشی موچە ناکا بۆ لە بەرەوەی حیزب نەیداوە. پارەکان لێرەوە بۆ حیزب ببرێن بۆ خەزانەی حکوومەت نابرێن. وەزارەتی دارایی ئەڵێ پارەم نییە بەڵێ پارەی نییە. پارە لای حیزب و لای دەسەڵاتداران و لای کۆمپانیەکانە. پارە لای حکوومەت نییە. چی حکومڕانیەکەیە لەم شێوەیە؟ هەموو ئەم جۆرە ناقوسانی و گەندەڵیانە ئەگەر چاکێکە حکوومەتی هەرێم 30 ساڵ دەرفەتی دراوەتێ بەم قەرارەش ناڕوخێ هەندێک خەڵکی دەمبەتاو ئێستا کەوتونەتە تۆمەت بەخشینەوەی خیانەت بۆ کەسانەی کە دیفاع ئەگەر دیفاعکردن لە موچەخۆرانی هەرێمی کوردستان خیانەتە ئێمە بە شانازیوە ئەو خیانەتە هەڵەگرین. خیانەت ئەوانە ئەیکەن کە 30 ساڵ ئەم کوردستانە وێرانەکەن. ئەوانە کوردستانیان بە قوڕا بردووە کە کوردایەتیان لە ناوناخی خەڵکا کوشتووە. ئەوانەی کە خەڵک برسیەکەن گەنجەکانمان والەیەکەن بچن لە ئاوی ئیجە بەخینکێن ئەوانە کوردستان مەخسوس ژێر مەترسیەوە. ڕێزگرتن لەو دەستوری عێراقی کە تەنها زەمانێکە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بمێنێ تەنها دەستورە. ڕێزگرتن لەو دەستورە پەنابردن بۆ مەحکەمە کە ئەو دەستورە نافذ بێ لە عێراقا تەنها زەمانێکە ئەسڵەن هەرێم بمێنێ. ئێمە پەنامان بردو بۆ مەحکەمە بۆی دەستوری عێراق ڕێزی لێ بگیرە و بمێنێ. ئەو دەستورەی کە تەنها پارێزەرێکە بۆ قەواری هەرێمی کوردستان بۆ ئێمە بە زۆری شەقی خۆمان ماوێنێتەوە ئێمە دەستورێک هەرێمی دروست کردو و اعترافی پێ کردووە. هەر لەو دەستورەشان نووسراوە خەڵکە بێ بە محتەرەمیز مەعاشی خۆی وەرگرێت. هەر لەو دەستوران نووسراوە خەڵک نابێ بەرپرسەکان نابێ گەندەڵی بکەن. وەختی ئەوان واز نایەنن هەوڵدان بۆ دابینکردنیان و کەرامەت بۆ خەڵکی ناوبنرێ خیانەت ئێمە لە هەموو کەس سوورترین لەسەرەوەی کە هەرێمی کوردستان وەکو قەوارێکی محتەرەمی دوور لە گەندەڵی بمێنێ. کوردستان بێ جەنگەڵستان و گەندەڵستان نەبێت. بۆ هەموو خەڵکی کوردستان بێت. بۆ دەستە و تاقمێکی دەستە بژێری ناو حیزبە سیاسیەکان و کۆمپانیادارەکان نەبێت. ئەو کاتێک کە کوردستان ئاوایە کوردستان زۆر بە قوتر و باشتر و مەحکەمتر و دامەزراوەترە بێت. ئەو کەسانە کوردستانیان کردوتە ئامانج کە ئامادەنین تەنها لە یەک دەرفەتی گەندەڵی واز بێن. ئامادەنین تەنها یەک کۆمپانیان دەست بگێڕێتەوە لە ماڵی گشتی و دزینی سامانی خەڵک. ئەوانە ئێمە دیفاعمان لە دەستور کردووە بەردەوام ببین لەم دیفاع لەسەر دەستور و هەرم دەستورەیە توانێت قەواری هەرێمی کوردستان بپارێزێ نەک بخاتە ژێر مەترسی. بۆیە موچەخۆرانی هەرێمی کوردستان پیرۆزیان بێ دەستی یەگرتو و پارێزەرەکەی و ئەندام و کادرەکانی خۆش بێ کە ئەم داوایان بە مەسلحەتی خەڵک بردەوە. دەسیاز کەسێکیش خۆش بێ دوای 2 مانگیان هەر چەندێکی تر هاتووە ئینزیمامی کردووە بۆم داوای و پشتیوانی کردووە. ئینشاءڵڵا ئێوەش سەرکەوتوو ببنن بە سەلامەت. هەر پرسیارێکشتان هەبێ بفەرمون بۆ کێ تا جواب بدەینەوە لە خزمەتتان فەرموون. بەناوی خی گەورە سوپاستانەکەم. ئێمە وەکو مامۆسایانی ناڕازی وەکو مامۆسایەکی ناڕازی زۆر دڵخۆشین بە ئەم بڕیارە و دەستخۆشی لە یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەموو ئەوانەی کە ڕۆڵێکیان بینیوە لە دەرسواندی ئەم بڕیارە دەرگای فیدراڵی. چونکە ئێمە لەوەی کە لە میدیاوە بیسومانە 2 داواکاری سەرەکی ئێمە لە 5 داواکاری مامۆسایانی ناڕازی لەم داوایە جێگەی بۆتەوە کە ئەویش چارەنووسی موچە فرۆتاوەکان نەمانە و دابەشکردنی موچەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی بانقە فیدراڵیەکانەوە. ومێدمان وایە کە دەسەڵاتدارانی هەرێم و عێراق کێشە بۆ ئەم بڕیارەی دادگای فیدراڵی دروست نەکرێ موچەخۆرانی هەرێمی کوردستان بگەن بە ئەو ئاواتەی کە ئێمە چەندین ساڵە 10 ساڵە لە شەقامەکان و تافی بۆ کێشین و تابەتی 5 داواکاری سەرەکی ئەم ساڵمان دوان لەم 5 داواکاریە کە لەم داوایە لەم بڕیارە جێگەی بۆتەوە دەستخۆشیان لەکەین جارێکی تر سواز بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان سواز بۆ هەموو ئەو کەسانەی ڕۆڵیان هەبووە لە دەرسواندی ئەم بڕیارە دادگای فیدراڵی. بەناوی خی گەورە و میهرەبان سەرەتا بە ڕوخسەتی ئەو دووبرا بەڕێزە ئێمە دوای ئەوەی لە سەرەتای مانگی نۆ دەرگای قوتابخانەکان کرایەوە دیارە کە حکوومەتی هەرێمە کاتە 3 موچەی فەرمانبەران و مامۆستایان قەرزار بوو بۆیە خەباتێکی مەدەنی هاتە سەر شەقام بۆ داواکردنی موچە و شایستە داراییەکانی فەرمانبەران و مامۆستایان. من وەکو مامۆستا حەیدەر و مامۆستا بوخاری و مامۆستا عەدالەت بیرمان لەوە کردەوە کە لە ڕێگای یاساییەوە بچین داوای ماف و شایستە داراییەکانی فەرمانبەران و مامۆستایان بکەینەوە بوو. ئێمە لە سێنزدەی نۆ سکاڵایەکمان تۆمار کردووە لە ڕێگای یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە ئەو پارێزەری بەڕێز مامۆستا بەکرد توانیمان بگەێنین بە دادگای فیدرالی
خۆشبەختانە هەرزوو داواکاریەکانی ئێمە ڕێنەوەی یاسایەکانی خۆی تێپەڕاندووە دوێنێش بینیمان کە بڕیارێکی دڵخۆشکەرانە لەسەر ئەو داواکاری ئێمە کە یەکگرتو کە پاڵپشت و هاندەرێکی گەورەی ئێمە بووە ئەوەی کە دڵخۆشی ئێمە بووەوەی کە ئەو بڕیارە دوو بڕیاری گرنگ بوو ئەوەیە کە موچە فەوتاوەکانی ئەو سێ موچەی کە نەدراوە بە فەرمانبەران و مامۆستایان حکوومەتی عێراقی ئیلزام کراوە لەگەڵ حکوومەتی هەرێم کە پێویستە ئەو سێ موچە دابین بکەن و هەروەها موچەخۆرانی هەرێم لەو کێشە سیاسی و داراییانەی کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمدا هەبووە هێنراوەتە دەرەوە کراوەتە بە بابەتێکی یاسایی و دەستوری و پێویستە لێرە و بەدواوە حکوومەتی عێراقی ئیلزام کراوە بۆی کە ماگانە لەگەڵ موچەی فەرمانبەرانی عێراق موچەی فەرمانبەرانی هەرێمیش دابین بکاتن ئەمە بەڕاستی جێگای دڵخۆشیەوە ئێمە ئەو دەستکەوتە گەورەیە پێشکەشی هەر هەموو فەرمانبەران و مامۆستایانی کوردستان دەکەین و هیوادارین کە لە داهاتوودا ئەو خەباتە مەدەنی و خەباتە یاسایانە بەردەوام بکەین بۆی کە تەواوی مافەکانی مامۆستایان و فەرمانبەران بەدەست بین و زۆر سوپاس. بەرو پرسیارەکان بەڵێ بابەتی پلەبەرزکردنەوە ئەگەر بەگوێ ئەویش ئیشێکی لەسەر بێ هەموو مامۆستایان و فەرمانبەرانیش و بۆ کاکتۆر سەناش ئەو پرسیارەم هەیە کە ئەکرێ لە وەزارەتی دارایی عێراقەوە هیچ بەرپەستێ بۆ ئەم بڕیارانە دەرچێت بەرپەستی بۆ دروستەکرێت بە هەریان سەبەر بە مەسەلەی موچە بەرزکردنەوە ئەوەش داوایەکەی سەر لە بەردەم مەحکەمە هێشتا حەسم نەبووە بەڵام بە بڕای من ئەم داوای ئێمە بێتە ئەساس بۆ داواکانی دیکە ئەساس بۆ کۆمەڵشتی دیکەش یانی موچەی سێمانکەش برای بەرزم کە باسی لە کرد زمنن لە قەرارەکات تایەتی باس لەوە دەکات کە بدرێ بەڵام ئەگەر نەدرێ حکوومەتی اتحادی لە کاتی جێبەجێکردنی بڕیارەکە ئەو سێمانگە جێبەجێ نەکا ئێمە کاتە بێ ناچاربین داوایکی قەیدکەین کۆمەڵێک موچەخۆر و کۆمەڵێک مامۆستای بەرز و کارتمان بۆ بکەنەوە لەسەر ئەو متمانی کە بە ئێمەی دەکەن ئەچین داوایکی دیکە دەکەین بۆ وەرگرتنەوەی ئەو سێ موچەیەش بۆ پرسیارەکەی دیشان جەنابی دکتۆر سەرەتا شتێک بوو تەوزیح بە بەڕێستان بڵێم دیارە بەڕێستان لەوە چێ زۆر بەتان بیزانن بەڵام بۆ ڕای گشتی گرنگە بۆچی ئێمە وەکو پەرلەمانتاران خۆمان ئەم داوایەمان قەید نەکرد قانونی مەجلیسی نواب قانونی ئەنجومەنی نوێنەران کاتی خۆی محکەمەی اتحادی ئەو بڕگەی لێ دەرهێنا کە پەرلەمانتار بتوانێت لە جیاتی خەڵک دەعوا قەیدکە لە محکەمە بۆیە ئێمە ناچار بووین ئەبوو بە حەقی شخصی کۆمەڵێک فەرمانبەر بێن بە ڕێزیان لەگەڵ پارێزەرێکە کە حەقی مرافعی هەیە لە بەردەم ئەو شێوەیە بەو شێوەیە بۆیە داواکە بۆ شێوەیە تەقدیم کراوە جنا ئێمە شانازیمانە کرد بەمانتوانایە وەکو ئەندامانی فراکسیۆنی یەکگرت و خۆمان ئەو داوایمان بکردایە بەنسبەت پرسیارەکەی بەڕێز سەبارەت بە وەزارەتی دارایی نەخێر وەزارەتی دارایی ناتوانێت ڕێگر بێت لە جێبەجێکردنی ئەم بڕیارە ئەوەی کە گرنگە تایە بەلای منەوە ئەوەیە کە یەکەم جار حکوومەتی اتحادی ئیلزامەکە حکوومەتی اتحادی ئیلزامەکە بە مەسئلەیەک زۆر گرنگ ئەویش ئەوەیە ئیلتیزامی حکوومەتی هەرێم بەرامبەر بە بەغدا نابێت تەسیرێ بکات لەسەر حەقی مۆزەفین ئەبێ مۆزەفین ئەو مافەی خۆیان وەرگرن مۆزەفینی حکوومەتی عێراق لە هەر شوێنێ ببن بۆیە وەزارەتی دارایی ناتوانێت ڕێگری دروستکە بەڵام وەزارەتی دارایی و حکوومەتی ئێستاش مولزەمن بەو قانونی بوجە غەڵەتەی کە نووسراوە کە ئەبێ بینا لەسەر ئەم قەرارەی محکەمە بێت ئەو قانونە هەموار بکرێتەوە لە ناو پەرلەمان بۆ معلوماتی بەڕێزیشتان هەموو جارێکە هەر قانونێک هەموارەکرێ یا تەشریعکرێ لە پەرلەمانی عێراق کاتێک کە قەرارێکی محکەمە هەبوو مناقەشە نامێنێت لەسەر ئەو مۆزوع وەختێ محکەمە ئەڵێ ئەبێ موچەخۆران زەمان بکرێن بەدەر لە سراعات و خلافاتی بینی حکوومەت بەدەر لە هەر ئیلتیزامێکی حکوومەتی بەدەر لە مادەی 10 و 11 کەواتە پەرلەمان ئەبێت تەشریعەکە بەو شێوەیە بنووسێ گینا دەستوری نییە و غەڵەتە يعني لو يجلس هجماري كيف نبي هجماري أو بسيارة يسوي عيال لما نبدأ هو أم كان سكان راسه كل بقى ومشى وزارة الدولة ميريم قبل ما بدشون بزاف بسيارة شلون سوالات ديك ئەگەر لەگەم بیت با پرسیاری یەکەم وەڵام بەمەوە سەبەر بە پرسیاری یەکەمە ئەو مەسەلەی هەژماری منە باوە پەیوەندی بەم بڕیارەوە نییە لەوانەیە حکوومەتی اتحادی خۆی
بەڵێ داوای لەبوونەکە بۆ باشتر لەبەرەوەی ئەو مۆزوعە ینی حکوومەتی اتحادی بڵێن محکەمەی اتحادی کە بڕیارەکەی دەرکردووە بڕیارەکە دەڵێ یەکێک لە منفەزە داراییەکانی کرد منفەزی دارایی ژانی بانک ینی مەصرف ئەو سێ مەصرفیە مەصرفی تی بی ئای هەیە مەصرفی ڕەشید و ڕافی دەینی هەیە لە هەر منفەزی جیان هەر منفەزی خۆی دیاری بکات لەو ڕێگەوە ڕاستەخۆ ئەێنرێت ئیتر ئەوە ماینکی پێچێت دوو مانگی پێچێت چەندێکی پێچێت ئەوەی تر ئەویان ئەکەوێتە سەر ئاینەتی جێبەجێکردنەکە بەڵام بڕیاری محکەمەی اتحادی زمانی ناوێت لەکسەر لە ڕۆژی دەچوونیەوە بڕیارەکە ملزیمە چکە تەعنی نادرێ مدیر تەعنی نییە بڕیارەکە جێبەجێکرد پرسیارێکی تر بەڕای من ئەگەر ئەو پارەیە حکوومەتی عێراقی فیدراڵ ئەو پارەی نادبێ و حکوومەتی هەرێمی کوردستان نەیابێ ئەو کاتە ئیشەکە کەوتە بینی ئەو دوانەوە ئەو کاتە ئێمە بێ داوایەکی مستەقیل لەسەر هەرێمی کوردستان بکەین بەڵام بە بڕای من مەوزوعەکە پەیوەندی بە حکوومەتی اتحادیە و بە دەرەجەی یەکەم چکە مەسەلەی دیاری تەمویل و تەخسیس ئیشی حکوومەتی اتحادی ئیشی حکوومەتی هەرێمی کوردستان نییە لەبەرەوە ئەوە هەنگاوێکی دیکەوا دەزانم ئیشێکەکەمان بۆ دروست داهاتوە کە پەیوەندی بە مەسەلەی موسەبڕاوەکانی پێشوەیە ولەگەڵ ئەو سێمانەی کە لەدراوە ئەوێ ئەو کاتە ئەوش بکەین ئینشەڵا هەر کەسێک ئامادەی تێدا بێ مەنعەتمان نەیە و جارێکی کە بچینەوە بەردەم دادگا و داوایش بکەین من ڕۆژان لە تۆڕی دەستگای میدیایی دەسێنێنەوە پرسیارەکەم بۆ دوکتۆر حوسێنە ئەگەر حەزت نەبێت ئەگەر یەکێک لە داواکاریەکان لەوەیە کە پێویستە لە سەدا پەنجەی داهاتی ناوەکەی هەرێمی کوردستان بگەڕێتەوە لەگەڵ ئەوەی کە داهاتی ناوچەکانە ئەگەر بێت هەرێمی کوردستان پابەند نەبێت لەسەر ئەو بڕیارە تا چەندێک باڵێن سەرگۆزیران دەدرێت بە دادگا و هەروەها ئەگەر جێبەجێ نەکرێن تا چەندێک باڵێنێریشی پێچەوانە هەیە لەلایەن نەتەوەکانی تر لەناو پەرلەمانە بۆی سکاڵات ڕووماکردن و ئەم بابەتەش بوێتە بەربەست سەرەتا تەسلیمکردنی لە سەدا پەنجای داهاتەکانی هەرێمی کوردستان هەندێک لە داهاتەیە بێ هەمووی تەسلیم کرێ یا بەو ڕێژەیە کە لەسەری ڕێەکەون لە قانونی موازنە وەکو نەوت کە ئێستا نەوت بە تەواوی تەسلیمی حکوومەتی اتحادی کراوە هەندێک لە داهاتەکانی تریش بە پێی دەستورە بێ لە سەدا پەنجای بۆ هەرێمەکان و پارێزگاکان بێ لە سەدا پەنجای بۆ حکوومەتی اتحادی بێت ئەوەی کە لە وەڵامی پرسیاری پێشوژوتم ئەوەی کە گرنگە قەراری محکەمە زۆر بە ڕوونی و وازەحی ئەڵێ حەق و مافی موظفین موچەخۆرانی عێراق پەیوەندی نییە بەم تەسلیم داهات کرد تەسلیمەکایە تەسلیمی ناکە هەر بەرپرسێکی دەوڵەتی عێراقی داهات تەسلیم نەکا حکوومەتی عێراقی جارە ئەگەر پەرلەمانە ئەبێ پەرلەمانی هەرێم لێ پێچینەوە لەگەڵ سەرکردەکانی هەرێم بکە ئێستا پەرلەمانی ئینشاءڵڵا بەو قەرارش کە دوێنێ لە محکەمەی اتحادی دەرچوو کە هەر قەرارێکی گرنگ بوو بەڕاستی کە مەسەلەی هەڵبژاردننی هەرێمی کوردستانی یەکلا کردەوە ئەو کاتە بێ پەرلەمانی کوردستان لێ پێچینەوەی قانون سیاسی و یاسایی بکە لەگەڵ بەرپرسەکان بەڵام محکەمە ئەتوانێت دوای ئەوەی کە هەیەی نەزاهە هی بەغدابێ دیوانی ڕقابەی مالی بەغدابێ داوایەک بکە لەسەر بەرپرسێکی هەرێمی کوردستان کە هۆکارە بۆ تەسلیم نەکردنی داهات ئەو مەسەلە ئەبێتە مەسەلەیەکی جینایی و مەسەلەیەکی قەزایی پەیوەندی بە پەرلەمانەوە نامێنێت ئەو خەڵکانەی و قسانەکەن بۆ کەمکردنەوەی ئەو کارە جوانەیە کە کراوە من وازام هەلە بەرەوەیە امتناع لە قەراری لە تەنفیزی حکمی قەزایی تاوانە جەنابی پارێزە لێرە توانێت زیاتر تەوزیحکە جێبەجێ نەکردنی حکمی محکەمە تاوانە هەر بەرپرسێک بیکە تاوانێکی ئەنجام داوە و ئەگەر بەرپرسەکانی ئێمە پێشتر پەرلەمانیان سڕ کردوێ و دادگاکانیش بە تەلەفۆن ببن بەڕێوە نەیانتوانی بە ئیجراعەتکەن ئەوە ئێمە بەشێکی لە عێراق و ئەم قەزیانە کرێ لە مەحاکمی تریش بجوڵێنرێت لەبەرەوە ئێمە هیوادارین بەرپرسەکانی هەرێم ئەمە بە دەرفەتێک تێبگەن بۆ بەهێزکردنی هەرێم ئەویش بەوەی کە هەمووتان شایەتن وەکو ڕۆژنامەنووسان دەیان سەردان کراوە بۆ ئەوەی قەرزێ وەرگن قەرزێک باشە بۆ دڵخۆش نیت ئێستا بەم قەرارەی محکەمە تۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کۆڵە بێتەوە تێم ناگەینی ئەمە چۆن پێچەوانەی هەرێم و چۆن دژە بە قەواری هەرێم کە تۆ جارانی تر دەیان سەردانی کردووە شانازی کردەوە و پاڵەوانێتی ئەبوو بە پێشبڕکێ لە بینی هەر ئەوانەی کە لە وەفدەکا بوون ئەم 700 ملیارە کێ حاصلی کردووە
ئێستا تۆ هەموو موچە خۆرانی هەرێمی کوردستان لە کۆڵە بێتەوە ڕێگە چێتە سەرشانی حکوومەتی اتحادی کە بێدابینیکە بۆ ئەمە بەدەستکەوت سێر ناکەی بۆ حکوومەتی هەرێم پێش خەڵکی هەرێم من لەمە تێناکەم زۆر سوپاس شادستانات نزومی سلێمانی پرسیارێکمان بوو مامۆستا خۆت جوابێک مامۆستا وەکیل ئێوە یەکگرتووی ئیسلامیەکان کێسێتان ژۆڵاندووە و کێسەکەتان بردووەتە کۆمەڵێک لایەنی دیکە ئەمە دەکەن بە دەستکەوتی خۆیان ئایا یەکگرتووی ئیسلامیان بە دەستکەوتی خۆی دەزانێت یاخود بە دەستکەوتێکی کوردستانی هەموو لایەنەکان بە بڕای ئێمە دەستکەوتێکی کوردستانیە ئێمە شانازی بەوە دەکەین کە دیفاعمان لە خەڵکی کوردستان کردووە بەڵام داواکە ئێمە ئیقامەمان کردووە بۆ بە بڕیاری سیاسی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان کردوێتی پاشان داوایەکی دیکە هی برایانی ستانداردە کە مەفروض حەقی ئەوانیش پارێزراوە بێت لەم باسەیە ئەوانی ئینزمامیان کردو بۆ داواکە و لە محکەمە هەردوو داواکەی کردو بە یەک پێوتێت داوایەکی موحەدە یعنی بردنەوەکە بردنەوەیکی موحەدە و ئێمە شانازی پێوە دەکەین کە بەس گرنگ بەلای ئێمە ئەوەیە کە لە پاڵ خەمی میلەتەکەی خۆمانە وەستاوین ئەوە خاڵی جەوهەری ئەساسیە سواز بەخوا کە مامۆستایان و مچەخۆران هەمووی استیفادەکەن لەو قرارە بەڵێ کۆتا پرسیارەوە بەڵێ پێوتر داوا پێ نەوتر سکاڵا مجارێک پرۆژنامەنووسان ئەوڵەن داوا لە سکاڵا جیا بکەنەوە سکاڵا بۆشتی جەزائیە داوا بۆشتی مەدەنیە ئەوە داوایکی مەدەنیە بەڵێ بەڵێ والله ئێمە پەیامان تەنها تەسامح لەگەڵەوانەیە پێمان وایە کە چۆزێک مراجعەیەکی و قسانە بکەنەوە باشە چکە بەڕاستی ئێمە خاوەنی مەوزوعەکەین ئەو بەشەی کە خۆمان داواکەمان ئیقامە کردووە و ئەو بردنەوەی داوای بەنسبەت ئێمە بۆ ئەوانیش باشە بۆ هەموو مامۆستایان و موچەخۆران و هەر کەسێک معاش و لەسەر میلاکی دایم معاش هەیە و هەمووی باشە و ئێمە لە ڕاستیە هیچ تەحەفوزێکمان لەسەر ئەو قسەیە بەڵام مەفروض نییە کەسێک کە نەهاتۆتە بەردەم دادگا بڵێ هی منە داواکە یعنی من بۆ خۆم سێ کەس وەکیلی سێ کەسم ئەمە سێ کەس برایانی ستانداردیش 5 کەس بوون لەم 8 کەسە ناوی هەر کەسێک لەناو دادگا بینی کە داوای کەیت و حەقی خۆتی قسە بکات بەڵام ئەمەش ئەومانەوە ناگەین ئێمە 8 کەس هەموو شتەکە بکەین بە خۆمان لە ڕاستی ناکەین بە خۆمان ئێمە ئەڵی کردمان خزمەتکاری ئێوەی لە ڕاستی شەکەمان کردو ئەمەش مەوزوعەکە یعنی خۆش نییە لە ناو سەحافەیە یاخود لە ناو سۆشیال میدیا هەندێکشت هەیە بوو ترێ و لایەق نەبێ بوو ئەوان و پاشان بۆ ئێمەش لایەق نەبێت ئەو داوای مۆچی هەمومان و هەمومان شانازی پێوە بکەین حەقی خۆمانە دەما خۆش بێت باش بۆ تەدەم کەناڵەکانی ڕاگەیان